ڕۆزگە کوردم بدی بە دەوڵەتێکی کوردی هەر بژی کاکە مەسعود هەر ئەتۆی پێشەوەمان. یەک دوو سێ دەیدەمە تورکمانەمە حساسیەتەکە هیچ خزمەت گوزاریشیان نەکرد. وەڵی ئێستا بەمە دەرێن بەعسیەکان ئێستا. بەڵام ئەو دووبارە شار کەسە لۆخە ڕابشێشی ئەوە نەتیجەکەی تکێستا هیچمان لۆ ناکەن. هیچ کراوە لە 2006 ئێستا ئەنگوو بەهێزترنیان حکومەت تعدا لە کوردەکە. وانێ دەکەم نیە دە پازە سیارە حیمایە بە دوم بڕوە ئەوە جار بخۆم تێر دەخۆم ئەو زە دەیدەمە شابەکە. وڵاتەکەی بیکاتن وڵات پێ دەکرێت خەڵکینە کێ بەهێزە؟ بەهێز ئەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بە هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە؟ لە شاری پردێن لەسەر پردی پردێن هێزی سەربازی زۆر بەسەر ئەم پردەدا هاتوون و ڕۆیشتون بۆ گۆڕینی ناسنامەی ئەم شارە والله گەنجێکی کوردی ئێرە بە منی گوت تەنانەت هاتوون بوو دژایەتی کورد لە ناو پردێ کوردستانی بوونەکەی لێ بکەنەوە بەڵام هێشتا ماویەتی بتوانن ئەو هەنگاوە بەهاوێژن ئێستا بانگەشەی هەڵبژاردن لە پردێ زۆر گەرمە لە بینی کورد تورکمان و هەندە جان عەرەبیش دانەوێ کێبرکی بکەن ئەم شارە بەسەر ناوی کێ تاپۆ بکەن ئەمە بەرنامەی منە هاتووم لە پردێ بزانین لەم هەڵبژاردنە کێ بەهێزە لە بەرەوە هیچ بۆم نەکردیان ئەی بەس تورکمانێکیان بە کورد دەدات ئادی هەرگە یارمەتی بدە ئارێ وەڵە دەیش پێدەدا یارمەتی تویانداوە ئارێ وەڵە واتەعیدا ڕێعام لۆ دەردەکەن ئەوم لۆ دەرعادیداوە تۆ دەژینە دەمێ مام حاجی دەنگی خۆ دەدەیە دەفرۆشی بۆ یەکی تر بۆ پارە ها لە پارتی زیاترنای لەمەش کەسی دیکە بۆ کورد یانی قەزت ئەوە دەداتە تورکمان وەڵا تورکمان ببینی کەیفی بێدێت ئێستا ڕێزم لێ دەگرێت وەڵا ئێستا تورکمان ڕێزم لێ دەگریت قەناعەتی پێدەهێنن کە دەنگی بۆ کورد بێت بەڕاستی نییە بەڕاستە بەڕاستمە ئێستا خۆ یەکلایکەوە یەکلایی دەکەم حتا سێ یەک دوو سێ دەیدەمە تورکمانەمە پیرۆزی بێ ئەوە دەنگێک ڕۆشت ئەو دەنگێکی کورد کەم بوو وانە ئەو وتی لەم شارە کێ بەهێزە لێرە سێ نەتەوە هەیە ئەگە بێنە سەر ڕێژە ڕێژە یەکەم کوردێ دوایە برا تورکمانەکان ئەو عەرەبەکان ئەو سێنەتەوە لێرە هەر لە ئەزەلەوە هەروەشی برا ژیانە مە هیچ شتەکەمەی نەگۆڕێت نەیکرد دژمنداری لە بینیمە ئەی بۆ مەسەلەن کورد ئەنگۆ کورد زۆر محاولەکەن ئیلا ئێرە کوردستانی بێتن ئەمە کابرای عەرەبە لەگەڵ گودەرجی و پێری کوردیش بووە منطقة كردستانية مادة 130 منطقة كردستانية بس تركماني ظل تركمانية وعربي ظل يجب أن يكونوا مدينة عراقية وعربية رجاء دنگ حكم دكاترة هیچ کەسێک ناتوانێت دەنگ کاملا زیاد بوو ئەوەیە دەنگ بە کێ دەدەن لێرە بە کورد یعنی ئەی بوش منطقە کوردیەکانستان بینی چەند زۆر خراپە زۆر خراپە زۆر گەڕەکە ناوی کوردستانە گەڕەکی کوردستانە بەڵێ لەبەر ئەوە حساسیەتەکە هیچ خزمەت گوزاریشیان نەکرد لەبەرەوەی ناوی کوردستانە بیدار ئەگەر وسەتەیە ئەوەی مختار والله تقريبا كو تقريبا هذه انتم مختاري شي بيدخل لعرس رادي كاكا شاب والله لزماني برين حزي بعسوا هيك خدمة جزاري او كان شنو يقول سامبو ناو كاتين 90 اها بس لبرو منطقة كردي بو هر ايش يقول هذا يا ابو مخرج استشيالين والله يسبب مدينة بعسيكان يسا
ئەوانەی کە سەرەکەم بچنەوە پەرلەمانی عێراق گەنجەکان دەیانەوێت چ بکەم بۆ ئەم گۆلێرە بۆ پەردێ با خدای باز جوفانی خۆیان پڕداکەن هیچ نییە مە بێک بەخۆم 2013 خەریج کولی ئەمە هیچ چیش دەکەی ئێستا فەلا ماشەڵڵا ئەو قسەیە دەڵێت تا دەستی ڕەش نەبێت تامی دە و خۆش ناوێوانە داوە نیە هەر کەس ڕۆی لۆ خۆی خەریجە تربیە ئەوە نیە ئیش دەکاتە بچین کوردەکان بچنەوە بەغداد چ بکەن بە قڕان هیچ نیە لە سەرەوە سەرکردەچیان پێ برێەوەی ئەمن بڕۆمە تو ڕێ یەکە چ مهمە بۆ ئەم منتەقە و بکەرک و بکرێن جار لە بەغدا والله خزمەت گوزاریمان ئەو کارەبای مەزبوطمان دەوێت نییە نییە ئەو نییە ئەوە بردین هەندی پارەی مۆژدە بدەین بەس دەچی بە ئەو هەر لێرە زۆر بیتن لە ماڵەکان کمە ئەو نییە مەجاریمان نییە پارەی مەجاریمان لێ دەستێنن ئەڵێ لە کەرکک و منتەقەکەی و پردێ شەڕی کوردایەتیە زیاتر لە شەڕی خزمەت گوزاری فعلا وایە کو وایە شەڕە کورسیە ترسێک هەیە کە ئەم منتەقە لە دەست کورد بینە دەری ناسنامەکەی بگۆڕێن هەوڵیاندا بەس ناتوانن هەوڵ دەدەن هەوڵیاندایان هەوڵ دەدەن ئێستا هەوڵیانداوە لە کاتی حزبی بەعسەوە هەتا کۆڕۆکە بەس پێیان نەکرایە پێیان نەکراوە مام حاجی ئەتوو بە و تەمەنی چەند جار شتی ناخۆشت لەو شارەت بینیوە دژی کورد وڵی دژی کورد کراوە دەرمانیان کردووە هاتوونێتەوە تەرحیل کراوین هەر هاتوونەتەوە هاتوونێتەوە هەر چاومان لە خاکێکی خۆمانە بەبێتەوە ئەی کورد چۆن لە بەغدا بەخۆت دەبن مختار والله هەر بەدەنگدانە دەنگدان یەکگرتووی مۆدیلی شەڕ و مەڕنەما ئێستا شەڕمان نەمایە شەڕی دەنگدان لە بەغدا حیزبایەتی نەکەی یەک دەنگبی کوردایەتی بکەی سەر دەکەوی هەموو شتێک بەدەستێنی ئێستا دەردی سێ چێژین دەستێەوەی خێت دووبەرەچی هەیە ئێستا ئێمە بەس یەک بین بەس یەک بین هەموو حزبە کوردەکانێک ئامانجمان ئەوە مافەکانمان بەدەست بین ئەوەی زەوت کراوە مادەی 140 تەطبیق بکرێنەوەمان هەموو شتەکانمان دەگەڕێتەوە اعتراف بەبوونمان دەکەن بە خاک و ئاو وڵاتمان دەکرێت ئەو وەختی چمان دەوێت بەڵام ئەو دووبەرە شار کەسە لۆخە ڕابشێشی ئەوە نەتیجەکەی تکێستا هیچمان لۆ ناکەن ئەوان زارن بەسەرەمەدا زەحمە نەبی دێ پێ تۆ چۆنی باشی ئەم هەڵبژاردنە وەرە مامشۆ وەرە باخوادی وەرە هەمویان وتیان وەرە وەرە زەحمە نەبێت ئەم هەڵبژاردنە بۆچی گرنگە بەس هەتا ئێستا هیچ شانێک لە خۆمە ئەگەر چەم بکەین وەچی برای عنی لە حسابێک هیچ حسابێک بۆ ئۆدیۆ نەکرا لە ئەولێەوە نەک لە هەفتەیەکان لە شێستەکانش هیچ حسابێک لە ئەو لەو جسرە بۆ جسرە نەکرا هەتا ئێستا هەموو کووردە سادە کووردەش پەروەرە یعنی یەکەن ئەوە نێ پارتیە یەکێتیە ئەسم برا ئەوە تۆزان برام شەیدا فەرق لەگەڵ ناکەین لەگە سعدی گچکەروان حتا ئێستا یەکێتی بە پارتی تعدای هەردووشیان دەکەم ئێستا جەنازەکان لە قەڵازێ هەتا ئێستا حیسابەکە ئەوەندە نەکردیا ئەوەندە بۆ ئێمە نەکردیان تێگە لە قسەکەم بەس ئەمە چ کەیفمان بەوانە بێ کە ئێمە ئێستا بێ بەشین بێ خزمەت گوزارین لێکوانە هیچ شتێکمان بۆ نەکراوە ئەوە تا هیچ کراوە لە 2006 حافظی کەرکوب کووردە نەچوونە لای کاکەوە شارێکی کوردیە ئەمە چونە هاتنە کردیتان هەندە جیان دانا لەو پرۆژە ئەو دیواندانە لای کاکرێوار محافظی کەرکوب زەمع هەموو چووە نهاتە ئەمە دەن بەداخەوە جاروایە دێن ئەوەندە سەب دەکەن لۆ لایەنەک ئەمە ئەومان ناوێ ئەمە دەمانەوێت بە ناوی کوردەوە شت بکرێ یعنی جیاوازی نەبی لە ڕەنگەکان ئەمە محافظی مەکی کەرکک هی یەکێتی لەسەر پشتێکتیە هی هەمووانە کە کوردێک لە شوێنێکیش دەکە هەموو کورد فەخری پێ دەکەن پێتان خۆشەوانە ئەگەریشکە مادام کوردە ناتە بشە ئەو خانیانە بکەتە بشە ئەوە دەلیلە بزان ئەو بازارە کەونە ینی ئێرە خزمەت نەکراوین یعنی معقول نییە لەگەڵ ڕێزم لە کاگرێ بوار کردێتی بەرامبە ئاوڕێکش لەو بەرەی مەبدا ئەم ملەتە ئەم جەماعەتە هەمووی ئەم هەردووتان کردانەتە کاندید و چونە بەغدا و سەرکەوتن بوونەتە پەرلەمانتار پێمان بڵێن چ دەکەن لە بەغدا وەڵی دەبا خۆیان قسە بکەن کاکەوە کاکە بۆ هەموو دەڵێن هەموو پەرلەمانتار بۆ گیرفان ناچن هەیە شەڕی کردووە لە بەغداوانە هات لە ئێرە پێش هەڵبژار هەموو وعدیاندا یەکەکی لە پاش هەڵبژار نهاتەوێرە ئەی چۆن نابینێن حتا تەلەفۆنەکەی گۆڕیوە وەڵام من ناداتەوە نەهاتووە ئەی مادەم چیە هەتا ئێستاش لێگە بدێن یان دێت سەردان دەکەەوە باشە ئەوە گلەی دانایە ئەوە گلێ ئەمە ئەمگووت تەلەفۆنی خۆتان نەگۆڕن و بگەڕێنەوە چونە بەغدا چ دەکەن
والله راسه بس وعدناته سواء وعد انا ده وعد انا وعد كان كانت هي اوي هتسوي نقول هتصل وعد بدنا. اي طبعا قال لي زي دبي حزار هوت سو تسنزا هربشادن كره وعد يذكرها ئێستا ئەتو چویە بەغدا پێم ناکرێت. پیاوەکی چاکی دەبی و دێەوە و پرۆژەتەکەی چ دەکەیت چی پێم ناکرێ وعد بگەێنە جێ وعدەکاناتۆم گەین بەجێ بۆ؟ لەوە زۆرە وعدەکان زۆرە بەتەواتی یعنی سەفیا مامم دەگەینتە جی چ دەکەی والله ناتوان ما مستمنش نسبتي ريم لقن مزايا ما فيك عينك دەنگ بە کوڕی شاری خۆتان دەدەن ما هەردەنگ دەدەین هەردەنگش دەدەین چ بکەین یەخەیان دەگرێت کاکە وەرە دەنگمان بەنگۆدا دەنگەکەم و بە حەسابەوە نییە مستعدين نزنقنا ئەسو دەنگی دەدەی دەکەیە پیا و دەچیتە ئەوەی کاکە خۆی پیاوە یعنی قەزم بەوەنە بۆی بەرگری لە حەقی ئەوەی ئەنگۆ بکات بەئێمە دێتەوە بە پەرلەمان بۆ. دێتەوە ئێرە ئێستا ئەنگۆ بەهێزترن یان حکومەت یان سوڵتا یان قووەت یان چەک ئێستا ئێمە ئێستا ئەنگۆ ئێستا ئەوە تێوان دەرچون ئەوە بە قۆتر دەبن داوای دەسەراتی ئەنگۆ قووەتەکەی دەداناوە هیچ ماناکو بەهێزتر ئێمە بێز گێرین بەس ئەوە دوایە با بوەستن ليرة قوميات أي. ليرة سي قومية هي دو قومية دجمنتا کێ دو قومية برامبرتا دو قومية برامبرتا لو جيجي تو داي ئەوە نزانن کوردژی ئێمەە ليرة شي دي بارتيني ليرة هر كسا بيدي كردياتي ليدي بكربين فقط اس كردياتي بكربين وایە ئێرە کورداتی زیاترە یان ئیکەتی و پارتی کورداتی زۆرترە ئێستا ئەتانەوێ پێکەوە کێ لە ئەنگوم ڕەشە بکەن ئەو دوانە سەحب بوون یەکێک لەوە بچە پەرلەمانی عێراق چ دەکا بۆ ئێرە دێ مامە ئەی خۆ لەوێ بوو کاک شاخەوان لێ ڕازی ئەوی بەبێت تەفرەقە بۆ هەموو کەسی حەولەدا لێ ڕازی ئەرۆ من لێ ڕازی ئێستا عەزری شعبی تورکمانیان کردەوە لەگەڵ شیعەکان کلکی خۆیان کردەیەک تەعەدا لە کوردەکە تعداکە تەعەدا دەکەن بەرێ بە هەموو نەوعەکی تعداکەن تەوە ئێمە چی لە ئەم گەنجانە سەلام عەلەیکوم ئێستا یەک دوو سێ چوار وەرە وەرم ڕامەکە وەرە بلا ئەم پیاوە سەرسپیە لە هەر شوارتان بەتەمانترە ئەتو دەچیە بەغداد ئەکەینە پەرلەمانتار دەیکەن دەنگی پێ دەدەن ئەو تو چوە بەغداد چ دەکەی بۆ ئێرە وێرە ئەوە کردمانە پەرلەمانتە بزەم چ دەکات ئەمن وێرە زایت دەکەم فەرق زوازی ناکەم و هەموو خەموویەتێک دەیکەم ئەها بەس ئەلێرە کەس لەومەی نەکردیە بۆ ئەو بەرە بۆ گەڕەشی کوردستان لە هەشتا دووە ئەمە خانێکمان کردێ لەو گەڕەکە حتا ئێستا هەر لەسەر سەگلەکە دەڕۆی ئێستاوە چوو چی دەکات ئێستا تو بوو کۆلانی خۆ دەکەیان بۆ هەموو شار بۆ هەموو دەکەی دەکەم بۆ هەموو شارەکە دەیکەم ئەمە بۆ هەموو شارەکە دەکەم بەس ئەوە وڵاتەکەت بیکاتن وڵا پێ دەکرێت بۆ ئەوانەی ڕوشم پێیان نەکرەوە ئەوش پێ ناکرێت نابخ ناکرەوە هێشتا برادەرکار ئێستا حەسانیان لە دوستان ئەوە جاژیفانی خۆمان پڕ دەکەن ئەو لەوانە دەکەین سیارێکم نییە وانێ دەکەم نییە دە پازە سیارە حیمایە بە دوم بڕوە ئەوە جار بخۆم تێر دەخۆم ئەو زادەی دەمەشقەبەکە لە دوای 16 ئۆکتۆبەر لە پردی دەرکەوت کێ بەهێز بوو بەڵام لەم مانگەشە هەڵبژارتن لە شاری پردی هێشتا ماویەتی دەربکەوێت ئەم جارە کێ بەهێز